بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستمان عليه الصلاة والسلام کاتێک کۆچی کردە مدینە ئەکێ لەو کێشە گەورە و گرفتە گەورانە کە بەدی کرد ئەویش ئەوە بوو بابەتی دینی بەرەو خورافە ڕۆشتووە، دینی خوددا دەستکاری کراوە، جووەکان بە ئارزووی خۆیان پەرتووکی ئاسمانیان گۆڕیوە. بۆیە ئەویش هەوڵیە ئەو چەمکانە هەر هەموو ڕاستکاتەوە. بۆیە هەنگامێکی گەورەینا هەر ئەوەندەی تەشریفی بردە مەدینەی منەوەرە مزگەوتی دروست کرد. مزگەوتیش لەو ساتەوەختەدا کردیە بنکەیەکی سەربازی، بنکەیەکی ڕامیاری و سیاسی، بنکەیەکی ئابووری و بازرگانی، بنکەیەکی کۆمەڵایەتی، بنکەیەکی زانستی، بنکەیەکی پەروەردەیی، بنکەیەک کە کێشەکانی تێدا چارە بکرێ. بۆیە پێغەمبەریش عەلەیهی السەڵات وسەلام بۆ ئەنجامدانی عیبادەت فەرمووی جوعیلەت لیە الئەرض مەسجیدا، ئەفەرمی هەموو زەویەک بۆ من کراوەتە مزگەوت. ئێستا ئێمە لەم شاخ و داخا لەناو ئەم بەفردا ئەبی ئێمە هەز بکەین لەناو مزگەوتە ئەژین، چونکە کەسێ لەناو مزگەوتا بوو ئەو کاتە درۆ ناکە لە مزگەوتە، نابێ فێڵ بکات لە مزگەوتە، نابێ خۆی بە گەورە بزانێت لە مزگەوتە، ئەبێ لە دەرەوەی مزگەوتیش مزگەوت بزانی. درۆ نییە، فێڵ نییە، تەڵەکە نییە، گزی نییە، کوشتن نییە، بڕین نییە، هیچ شتێک کە پێچەوانەی فەرمانی خوا بێ ئەبێ چۆن لە مزگەوتە ئەنجامی نادەی لە دەرەوەی مزگەوتیش ئەبێ ئەنجام نەدرێ. مزگەوت جێی بەدەستهێنانی ئارامیە. بۆیە ئەبێ ئەو کەسانەی کە گوناهبارن بەچینە جیاوازەکانەوە، بە زمانە جیاوازەکانەوە کە بێنە مزگەوت دڵیان ئارام بێ، نەک ئەوەی تر دڵیان پڕ بێ لە ڕقا لە قینە، ئەوەی تر کێشەی دەرونیان بۆ دروست بێ، ئەوەندەی دیکە تووڕە بکرێن، ئەوەی دیکە ڕقیان لە خەڵکانی دیکە لە دڵا بۆ دروست بوو بێ. ئەبێ جێی ئێرامیە. هەر مزگەوتێک هەستت بە ئارامی تێدا نەکرد ئەوە کێشەیەکەیە لە بەرنامەی ئەو مزگەوتەدا، لە مامۆستای ئەو مزگەوتەدا، لە متۆلیە مزگەوتەدا، لە نوێژ خوێنانی ئەو مزگەوتەدا. هەر مزگەوتێ بووە جێی تەفرەقە و دووبەرەکی بزانە لە پەیامی مزگەوت لای داوە. پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وسەلام فەرمووی هەر کاتێ قورئانتان خوێندەوە دڵتان کۆبوویەوە لەسەری قەیناکە، بەڵام هەستان کرد دڵتان جیا بێتەوە، دووبەرەکی دروستە بێت لە نێوانتان، با بە هۆکاری ئەوە بێ کە قورئان بخوێنن، حەسن قورئان بخوێنن. هەر کاتێ قورئانتان بەکارهێنا بۆ دووبەرەکی مەی خوێنن، قورئان خوێندن دروست نابێ. بۆیە لە مزگەوتە جێی یەکسانیە، نابێ بەرپرسەکان هەمیشە گیان بۆ بکرێتە لە پێشی پێشەوە، نابێ دەوڵەمەندەکان لە پێشی پێشەوە. وەڵامە مامۆستای ئاینیە ئەبێ دایمەن هەوڵ بە لە پێشی پێشەوە بێ. ئەگەر خەڵک خۆیان ڕێزیان لێگرتن ئەو کەسانیان خستە پێشەوە ئەوە قەیناکە، بەڵام خۆی هەوڵ بە لە بەرەوەی بەرپرسە، لە بەرەوەی دەوڵەمەنە، لە بەرەوەی مامۆستایەکی ئاینیە، لە بەرەوەی شێخێکە هەوڵ بە هەمیشە جێی پێشەوەی هەبێ شتی وامان نییە. بۆیە وەکو چۆن لە بازاڕە پێغەمبەر یاسایەکی دانا عەلەیهی السەڵات وسەلام جێی بازار بۆ یەکەم کەسە کەچێ و جێیەگرێ. مزگەوتیش وایە، نابێت جێک گایەک تەرخان بکەی بۆ خۆت بڵێ ئەمە هی منە لە پێشی پێشەوێ، ناناشتی وامان نییە، ئەبێ هەر هەموو یەکسان بێ. لە مزگەوتە پاڵەوانە مردەکان پەروەردەکراون، لە مزگەوتە ئەو پاڵەوانانەی بە درێژای مێژوو ئیسلام باسەکرێن لە مزگەوتەوە پەروەردەکراون. مزگەوت بووەتە جێی فێربوون. تۆ تەسەورەکەن یەکەم زانکۆ لە جیهانە لە مێژوودا بنیادنراوە، زانکۆی قەرەوییرە لە زەیتونە. تەسەورەکەن کێ بنیادی ناوە؟ دوو خانمە پەروەردەی مزگەوت، دوو خوشک بوون، فاتیمە لەگەڵ حەفسەی فەهریە، دوو خوشک بوون. باوکیان زانایەکی گەورە بوو، دەوڵەمەند بوو، سەرۆت و سامانێکی بۆ جێهێشتن، بەڵام ئەوانە هاتن ئەو دوو خوشکە هاتن سەرۆت و سامانە میراتەکەی باوکیان تەرخان کردبەوەی زانکۆیەک دروستکردن. لەو زانکۆدا کەسانی وەکو ئیبن خەلدون پەروەردەکراوە، کەسانی وەکو تەسەورەکەن قەشەکان، هەندێک قەشەی گەورەی جیهان، پاپا یەکێک لە پاپا گەورەکانی جیهان لەوێ تەخەڕوجی کردووە. لەوێ فێری چی بووە؟ فێری فیزیا بووە، فێری کیمیا بووە، فێری زیندەزانی بووە، فێری ئەستێرەناسی بووە، ئەسترۆنۆمی، کۆسمۆلۆژی، زانستەکان دەربارەی
ینی گردون لەوێ فێر بووە، ماتماتیک لەوێ فێر بووە. بۆیە خۆشەویستان وەقف بۆ فێرکردنی خەڵکی. تۆ تەسەورەکەن یەکێک لە وەقفەکان وەقفی زانکۆی مستەنسریە کە نێنراوە، ینی مزگەوتی مستەنسریە بۆ فێرکردن لە هەموو بوارێکە زانستی تێ خوێنراوە 900,000 دیناری زێر بووە. وەقف مسلمانان پارە و سەرۆت و سامانن تەرخان کردو بۆ خزمەتکردنی فێرخوازی زانست. 900,000 دینار وەقفی زانکۆی مستەنسریە بۆ کاتێ المستەنسر بالله دایمزراندووە. چ گەورەیەکە لە مزگەوتە جێی یەکسانیە، جێی تەباییە، جێی ئاژبوونەوەیە. فيه رجال يحبون أن يتطهروا. ئاژبوونەیە لەگەڵ پەروەردگار خۆپاکردنەوەیە، ئاژبوونەیە لەگەڵ خوددا، ئاژبوونەیە لەگەڵ خوددادا، ئاژبوونەیە لەگەڵ خەڵکدا، خزمە خوێشدا، ئاژبوونە لەگەڵ هەموو مرۆڤەکان. بۆیە دروست نییە کاتێکیدا مزگەوت سڵاو لە خەڵک نەکەی، سڵاو لە هەمویان بکە، ئاشتی لەگەڵ هەمویانە جار بدە، ئاشکرایکە. مزگەوت و کووتمان جێی یەکسانیە. بۆی هەر کەسێک لە مزگەوت هاتە دەرەوە دەبارگیریەکێ بوو ئەبێ تەوبە بکە، بگەڕێتەوە بۆ لای پەیامی پەروەردگار. ڕۆژێک ئەبوذەر هاوڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کێشەیەکی بێ لەگەڵێکی لە هاوڵەکانی پێغەمبەرە، ئەو کەسە ڕەش بووە، یەکەمجار کۆیلە بووە، ئازاد کراوە. ئەو گاڵتەی پێکاڵێکی کوڕی ژنە ڕەشەکە، یەبنە سەودا پێغەمبەری نازارمان عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک گوێی لەم قسە بێ زۆزۆتوە ڕابێ بە ئەبوذەر فەرمێکی یا ئەبازەر ئینەکە امڕؤ فیکە جاهیلیە. چەند سەختەم قسەیە. ئەفەرمێ ئێ ئەبوذەر تۆ هێشتا بەشێک لە جاهیلیەت تێدا ماوە، چۆشتی واکەی، چۆشتی واڵێ بێ خەڵک، چۆن سوکایەتی بە خەڵکی لە مزگەوتا فێرە بین لا یەسخەر قەوم من قەوم. اینجا بەو شێوازە هیچ گەلێک گاڵتە بە هیچ گەلێک نەکا، هیچ ئافرەتێ گاڵتە بە ئافرەتی دیکە نەکا، هیچ گاڵتەکردنێک نییە لە مزگەوتا فێرەبی چۆن ڕێز لە خەڵک بگری، ڕێز لە خەڵک بگری. ئەمە پەیامی مزگەوتە خۆشەویستان. بەداخەوە بەشێک لە مزگەوتەکان ئەم پەیامەیان لە دەستداوە بۆ نەتەجەی مسلمانانێکی تایبەت، مسلمانی دیکە ڕووی تێناکە، بووەتە جێی ڕق، بووەتە جێی قین. ئەمە دوورە لەم پەیامی مزگەوتەوە. مزگەوت پەروەردگارە فەرمێکی فیه رجال یحبون أن يتطهروا. ئەو مزگەوتی کە پێغەمبەر دروستیەکە، پێغەمبەر بنیادی ئەنێ مەردانێکی تێدایە حەزەکەن خۆیان پاکەنەوە. ڕیجال پەروەردەیەکە، ڕیجال پەروەردەیەکە، ڕیجال پەروەردەیەکە. ئەبێ جارێکی دیکەش شکۆی مزگەوت بگەڕینەوە. لە توێژینەوەیەکە کە سەنتەری مەدینەی منەوەرە هەساو بە ئەنجامدانی. بینیم تەسەورەکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە کاتی خۆیان لە ناو مەدینەدا چەند مزگەوتی بنیادناوە، 43 مزگەوتی دروست کردووە بۆ پێنج فەرزەکان. بەڵام مزگەوتی گەورە کە خەڵک ڕووی تێکردو مزگەوتی مەدینە بووە. مزگەوتی مەدینە مزگەوتە گەورەکە کە گۆڕی پیرۆزی پێغەمبەری تێدا نێژراوە. ئەو مزگەوتە جێ ئەو بۆ کە مسلمانن لیا نوێژی هەینیان بکەن، گوێ لە وتاری پێغەمبەر بگرن. بەڵام بۆ پێشفەرزە 43 مزگەوتی دروست کردووە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. ئایا ئێستا ئەو مزگەوتانە ئەو ڕۆڵە ئەبینن، ڕۆڵی ئاشتەوایی، ڕۆڵی تەبایی، ڕۆڵی زانست، ڕۆڵی پەروەردە، ڕۆڵی معریفە؟ ئایا ئەو کەسانی کە دڵیان تەنگە، ینی ناچارن کە هیچ جێگەیەکیان دەست ناکەوێ ئارامی بەدەستبێنن مزگەوت نەبێ؟ ئایا بالفعل مزگەوتی ئێستا بۆتە جێی ئارامی بەخشین، جێی زانست بەخشین، جێی پەروەردەکردنی خەڵکی، پەروەردەکردنی زانایان، مەردان، پاڵەوانان؟ نا، بەداخەوە بەشێکی بەرچاوی مزگەوتەکان ئەو پەیامەیان لەدەستداوە. بۆیە ئەبێ گرنگی بەو مزگەوتانە بدەین. جارێکی دیکەش وتاربێژی بەتوانە، مامۆستای بەتوانە، مامۆستایی دڵسۆز، وتاربێژی دڵسۆز. چەند کەسانێک کە دڵسۆزی مزگەوت بن، دەوڵەمەنی دڵسۆز، پارەیان، سەروەتیان، سامانن خەرج بکەن بۆی مەرد لەو مزگەوتانە بچنە ناو کۆمەڵگا، ئەوانە ڕابەرایەتی جیهان بکەن. بۆیە لە مێژووی ئیسلامە دەسەڵاتدار ئەبوایە وتاری هەینی بخوێندایەتەوە. لەبەرەوەی کاتێ نەسیحەتی خەڵکەکە ئەڵێ دزی مەکەن، خۆشی نابێت دزی بکە، گەندەڵی مەکەن، ناتوانێت بە خەڵکی بڵێ گەندەڵی مەکەن و خۆشی گەندەڵ بێت، چونکە نوێش خوێنەکان لێ قبوڵ ناکەن، نوێش خوێنەکان لێ قبوڵ ناکەن. ئیمامی عومەر
ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ بە هاوڵەکانە فەرمێ ئەگەر منتان بینی لە ڕێی لامداوە چیەکەن ئەوانیش فەرمویان ئەی ئەمیر المومنین ڕاستەکەینەوە نایەڵێن خوار بڕۆی فەرمی الحەمدولله ئەوەم ویست بزان مجاملەمەکەن لە مزگەوت تاجێی مجاملە نییە یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانە جارێکی دیکە ڕووناکی قورئان بگێڕیتەوە بۆ مزگەوتەکەمان هەل لێرەوە تا مەدینە 1000 صلوات لە دیداری خۆشەویستمان اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.